دەخوازم لە ساڵی 2019 ئەگەر هیچ دەوڵەتی کوردیش نەبێ بەڵام یەکگرتووی گەلی کورد دروست بێ. ساڵی 2010 کۆمەڵێک قەیران و وەختی ناخۆش بەسەر میلەتەکەمان هاتووە و توانیمانە تا ڕادەیەک بەسەریانە زاڵ بین و بتوانین پلانمان هەبێ بۆ ساڵی 2019 کە زیاتر ئەو کێشگەنگی بۆ کێشان دێن و کێشەکانمان چارەسەر بکەین لە ڕووی سیاسی و ئابووریەوە. سەبارەت بە 2010 بەڕاستی کە پێمانە 2010 ساڵێکی تا ڕادەیەک ناخۆش بوو، جۆرێک لە ناومێدی بە میلەتەکەمانەوە دیار بوو، بەڵام دواتر 2010 ئەو بارودۆخە سەختە بەرەو باشتر گۆڕا. هیوادارین بۆ 2019 باشتر و باشتریش بێ و ساڵی هێناردەی ئاواتەکان و خۆشگوزارانی میلەتی کورد.